توب چاو جوانجا بوابی میلیا روشتی چاوی توب چاو جوانجا بوابی میلیا شد گریم چاچ وانجا باشد مکنیشیت اری وای ولی الیا باوان ملیا اری وای ولی الیا باوان ملیا کشته خالی توم چاچ وانجا وادی هیوادارم سەرکەوتوو بیر بەرەن سپاسەکەم زوو خۆشەویستم بۆ بڕگەی ئارەزومەندانی ئەم شەومان لاوێکی خوێنگەرم ڕووی تێکردوین بە هەوڵ بین لە نزیکە و بیناسین بەخێر بین جەناب ناوی خۆت ببینرە ناسین بەڵێ هەوڵی عادیگە دەنگ زۆر دەنگان ناڕۆ باشە تۆ هینیش کە احتیاج ئەو نەکوژان باشە دەی کاکە ڕێ باشە حەزی خۆمان ناسین مشکل باشە
بینەرانی ئەز و خۆشەویستم بۆ بەرگەی ئەرزومەندانی ئەم شەو لاوێکی خوێنگەرم ئەویش کاکە ڕێبوارە کە ڕوویکردوتە بەرنامەکەمان سەرەتا بە خێرات یەکەین کاک ڕێبوار لە چەند بەرنامەی ترە خۆشەویستم بۆ بەرگەی ئەرزومەندانی ئەم شەومان لاوێکی خوێنگەرم بۆتە میوانمان ئەویش کاکە ڕێبوارە کاک ڕێبوار بە خێرات یەکەین کاک ڕێبوار تا ئێستا لە چەند دەرفەتی کرا لە گۆرە نیشتە بەشداری کردووە بەرنامەکان لێ تۆ مەکراوە ئەی ئەم شەو بۆ ئەم بەرنامەیە چی بۆ ئامادەکردی ئاوازەکەی خۆدانەوە با بەیەکەوە لەگەڵ بینەرانی خۆشەویستە گوێبیستی بەرنامەکەی کاکە ڕێبوار
دووبارە سپاس بۆ کاکە ڕێبوار هیوادارم سەرکەوتوو بیت و زیاتر توانی برەوە بە هەنەرەکەی لە کۆتایی ئەم بەرنامەی شەمانە بۆ تا بڕگەیەکی ئارەزومەندانی تر زۆر زۆر سپاسی ئەم لایەتان دەکەین بە تایبەتی سپاسی یانی کۆمەڵایەتی و سەرجەم کارمەندەکانێکین کە زۆر هاوکاریان کردین لە ئامادەکردنی بڕگەی ئەم شەمانە دووبارە بەناوی یەکەیەک ئەندامانی تیپەکەمان و ستافی بەرنامەکەەوە سپاسی یانی کۆمەڵایەتی و کارمەندەکانێکین سپاس بۆی بەڕێز Öyle ben tozlu. Aziz Tozay'la Balkok'la Bebek Kerim, Dara Kerim var. Böyle şurada بینەرن دۆستان ئازانی سای هونەرمەندان ئەوەی کە ئێستا گوێبیستی بووین یەکەم بەرهەمی کاکەریم گوڵانیە کە لە ماڵی کاکە ڕزگاری حەکیم لە ساڵی 1984 بە دانیشتنیەکە لەگەڵ گۆرانیێکی ترا دەنگخۆشێک کە ناوی کاگازات بوو بە دووخۆڵی تەجلیان کردو بەس نازانین مناسەبەکە چی بوو بە چ بۆنێکە بووە بۆیە بە پێویستمان زانین سەردانی ماڵی هونەردۆست کاک ڕزگاری حەکیممان کرد کاک ڕزگار سەرەتای وەکو بەرنامەکەمان هاتوونێتە ماڵتانەوەمانەیە بزانین خۆت باسی هەندێک بیرۆری خۆتمان بکەین لەو کاسێتە پێشەشی بە خێراتنتانەکەم بە خێراتنی تەلەڤیزۆنەکەتانەکەم وەڵا کاک جەزات چی بڵێ من هەر لە زووانەیە هونەردۆست و هونەرمەند و ئەمانم زۆر بەسەر کردوێتەوە هونەرمەندەکانیشم زۆر بینیوە کوردستانی عێراق و ئێران هەر هەمویان جاوسا کاکەریم گوڵانی بیدایەت کەناسیم پاسێکی ڕافی پێبوو خەتی گۆیژە هەر لە سەروی ئەسا بازاڕەکەەوە ساڵی 84 بوو من لەگەڵ کاگومێدا کاگومێ زەردەشتی وەسا بووم وتی کاکەریم دەنگی زۆر خۆشە وتم تا ئێستا جۆم لە دەنگی نەبووە وتی با گۆرانی بێژە ئیترەوە بوو ئێوارەکەی چوین بۆ لای بۆ گەراجەکە وتمان کاکەریم حەزەکەین دانیشتنیە بکەین لە ماڵی خۆمان وتی باشە لە خزمەتتانم ترەوە بوو ئێوارەکەی چوون بە دوای کاک شێرزادی عەبدوڵازادەیە و زەڕبەکەی ئەو کاگومێت خۆی و کاگازادێکیشی لەگەڵا بۆ ئازەمزەلیان پێوە دەیش دەنگی خۆش بوو تر یەکی دوی 1984 بوو لە مەجیبەک ئەو ساماڵمان لەوێ بوو ئەو حەفلەیەمان پێکرد ئێستا ژۆتا نوسخەکە لای خۆمە و حەفلەیەکی زۆر خۆش بوو وابزانم یەکەم بەرهەمیش بوو یەکەم گۆرانیش بوو یەکەم حەفلەش بوو من بە کاکەریم گوڵانی دوای ئەوە زیاتر لەوە ناسراکە بەرەمی کاک مەحموو دوای ئەوە کاک مەحموو تووشی حادیسەیەک بوو ئەوە بوو لە خەسەخانەکە و کاکەریم یارمەتێکی زۆری یاخوێنی یاوەمانەی تر ڕەفاقەتەکە زۆر بەخۆت بووی تر شەوێکیان لە ماڵی کاکەریم گوڵانی دانیشت بوون لە گۆیژە بوو کاک مەحموو لەگەڵیا دانیشت شیرتێکیان تۆمار کرد ئەویشیان خستە ناو بازاڕەوە ترەوە بوو کاکەریم گوڵانی تر بۆ ناسرا و خەڵکەکە ناسی تۆ وەکو دەنگی خۆی دەنگی پێ باشانی وەکو هونەرمەندێکی میلی دەنگی خۆشە کاکەریم دەنگی خراپ نییە دەنگێکی چاچی هەیە بابزانم خۆشە لە نزیکەوە شارەزای کاک جەزا بۆ مەقاماتی عەرەبی زۆر خۆشە
کاکە ڕزگار خۆت زیاتر خولەی ئەوی کە وێنە لەگەڵ هونەرمەندەکانە بۆ یادگاری بگری ئەوەی کە لەم وێنانەیە دیارە لە ئەلبومەکە لەگەڵ هونەرمەندی پایەبەرزی کورد کاک محەممەد ماملێ وێدە ئێستا لە دنیای کۆچی کردووە هەروە لەگەڵ هونەرمەندی گەورەی کورد کاک ئەحمەد شەماڵ خۆی لێ خۆش بێ هەروە لەگەڵ هونەرمەندی پایەبەرزی کورد مامۆستا حەمەد سەعادیلان و بەڕێز مامۆستا شارۆخی و زۆری هونەرمەندانی تریش ئایا هەر خۆت لەسەرەتاوە حەزە بەدەنگی و کەڵە هونەرمەندانە و هونەرمەندە گەورانە کردوەکە وەڵی کاک جەزا و هونەرمەندانەوە بزانم قەت ناویان ون نابێت دەمخۆشی وامان زۆر زۆرە جا زۆریان هەیە ئێرانی و زۆریان هەیە عێراقی و هەمویان دەنگخۆش و پایەبەرز و ئوستازێ بڵێن هیوایەتم بووە کە بیان بین و بچم بۆ لایەن و ئەمە مەجموعەیە لە ڕەسمەکانە زۆر هونەرمەندی کەم بینیوە ئەوەی کەم بیستی بێتم 2000 سەردانی شارستنەوە کردو و چاپێکوتنی لەگەڵ هونەرمەندی گەورەی کورد کاک عەباسی کەمەندی کردووە خۆ دەگەڵمان باس پێ وەڵا هەمووی مانگێ نابێ مانگێک و 5 ڕۆژەوەنە ترە و عەباسی کەمەندی وەسفیان ناوتیان وایە وایە و من عەباسی کەمەندیم جارێک بینی بوو لە ئێران بووم بە ڕێگاوبان دانیشتم لە چاکانەیەک ئاوە ڕۆی وتیانەوە عەباسی کەمەندی بوو ئەوسا وەکو ئێستا نەبوو جام جاریان زۆر تەئسیری تێکردمەوە بوو چووم لە سنە بەهۆی برادەرێکەوانێ دۆزیمەوانێ ڕەخەمی تەلەفۆنەکەی یابوومێ تەلەفۆنێکم بۆ کردوتم نەک لە تاران بێ ئەوە بوتیان لە سنەیە تر کە چووم بۆ ماڵەوانێ لە ماڵ نەبوو وتم ئەی لە شوێ وتیان لە سەدا و سیمای سنەیە یعنی ئیزاعە و تەلەڤیزۆنی سنە ترەوە بوو کە چووم لە دوورەوە لە پرزگەکە دانیشتم عەباسی کەمەندی لەوێ نەبوو تەلەفۆنێکیان بۆ کرد وتیان میوانێکی هاتووە لە عێراقەوە وتی بەسەر چاو لە خزمەتیان ئەوە بوو لە پرزگەکە چاوەڕێمە کرد کابرایەک هاو وەکو چۆن بڵێ دێوانەیەک قژی ئالێرا بوو ڕیشی ئالێرا بوو سەر و ڕیش تێکەڵاو بوو چاکو چۆنیم لەگەڵا کرد و کاک شاپورێکەیە برادەر مسنەیە وتی ئەمە کا عەباسی کەمەندیە تر من زۆر پێی تێک چووم و خەفەتێکی زۆریشم لێ خواردوتم باشە بۆ عەباسی کەمەندی وای لێ هاتووە ترەوە بوتی ئێستا ناتوانم هیچ قسەیە بکەم ئەم شەو ناڕۆیتەوە میوانی منەبی چوین بۆ ماڵی عەباسی کەمەندی و مقابلەیەکم کرد و نەختێ سوالم لێ کرد و نەختێ ڕەسمم لەگەڵا گرت و باسی ژیانی خۆی و ژیانی هونەری و سوالی ڕسمانە مەوجودە چکە گویا ئەوان شتێکی هەیە نەیان کەس ڕسمی لەگەڵا بگرێ بەڵێ حتی نابێت کە ڕسمی لەگەڵ بگرێ حتا بەمەش من بە تەجیلەکە کردم زۆر تەکلیفم لێ کردوتم ئەمەوێ فلیم بەردار بە زمانی خۆیان تەسویری ڤیدیۆی بکەم وتی ناتوانم کەلیمەیەکیش قسە ناکەم عەباسی کەمەندی قەت حەزی نەکردو خەڵق بیناسێ تم ئەی چۆن وایڵێ وتی خەڵق ئەڵێ گۆرانی بێش بەس من ئەڵێم گۆرانی شعر تەنانەت پرسیارێک سوالم لێ کردوتم باشەکە عەباس تۆڵێ ئەمەوێ خەڵق نەمناسێەوە ئەمانە و بۆچی گۆرانی ئەڵێیت و خەڵق تۆ ئەناسێ وتی ئەمەوێ خەڵق وەچەم نەناسێ دەم و چاوم نەبینێ وتی بەس لەبەر خاتیەوەی کە هاتوویت بە تەسجیل چ سوالێکەکەی چ ئینێکەکەی حازرم لە خزمەتام و هیچ ڕسمێکی بەخوا کاک جەزا ڕسمی گرتۆ فلیمەکەش لای خۆمە بەس سوێنێکی گەورەی یاوم کە ئەو ڕسمانە دەستی بێتم ڕازی نەبێ ڕسمی ڕازی نەبوو بە هیچ شێوەیەک هەتا ئەم مقابلەیە زۆر تەکلیفم لێ کرد کە ڕزگاونەی ئاگامان لێ بێت تۆ لە دوورەوە کاتی خۆی زۆر دانیشتنی بۆ هونەرمەندەکانی تریش کردووە لەوانە بە ڕەحمەت بێ بزان کاک ئەحمەد شەماڵیش بەڵێ ئەو کاتە ئێمە منەمەوێت لێرە ئاماژە بە ڕۆڵی برادێک بین کە زۆر خزمەتی هەموو هونەرمەندانی کردووە لە کاتی گۆڕانی تەجگنەوەی کە غەریبی تەنەکەچی بووە کا غەریبی تەنەکەچی بەڵێ حەق وایە هونەرمەندان یعنی وەکو وەفایەک ناوی بێنن لە شوێنانە چکە بەڕاستی دەورێکی باڵای هەبووە لە کاتی خۆی لە تۆمارکردنی هەموو گۆرانەکان ئەکە لە شاری سلێمانی و دەوروبەریە تەجیکران بەڵێ کاک جەزا کا غەریبی تەنەکەچی وابزانم حتا لە ئێساش لە ئارمی تەلەڤیزۆنەکانە ئەگەر بیخوێنی تەوانی ئەڵێ تۆمارکردنی دەنگ غەریب ئەحمەد زۆر گۆرانی هەیە کاک غەریب تۆماری کرد و کا غەریب یارمەتی هونەرمەندەکانی زۆر راوە یارمەتی هونەردۆستەکانی زۆر راوە ئاسفەکان کا غەریب کابرایەکی بڵم چی پیاو نازانێ بەم تۆزە وەسفی کا غەریب کە کاک ڕزگارجان ئێمە لە کۆتایی ئەم دیدارەیە ئەومان دەزێ دەستخۆشی لە بەڕێزی پێین کە بەڕاستی هەمیشە هەردەم دڵسۆزی هونەرمەندان بوویت و لە دوور و نزیکەوە بە دوای هەواڵەکانیان نەچوویت و هەوڵ داوە
دەنگیان بکەی بە ئەرشیڤ لای خۆت بێڵیتەوە بە نوسخە و وێنەیان بگریت و زۆر بە دوای هەواڵی هونەرمەندان ناچووی ئێمە لە کۆتاییە هیچ شتێکمان نەماوە. بەڵێ زۆر زۆر سوپاسانەکەم، زۆر زۆر مەمنونتانم، زۆر زۆر سوپاسی ئەوژەکەم کە هاتن منتان بەسەر کردەوە بۆ ماڵەوە. چ پێویستیە ئەمرێک شتێکی ئەرشیفی بێ، شتێکی گۆرانی بێژ بێ لە خزمەتتانم، نەک هەر بۆ تەنانەت گۆرانی، بۆ چ شتێکی کەش بێت هەر لە خزمەتتانم. یاساش بەعزە شریتێکم لایە بە ڤیدۆ تا ئێستا بڵاو نەکراوەتەوە، دام ناوە ڕۆژی خۆی بێت. کاک ئەحمەد شەماڵ حەفلەیەکم پێ کرد لە ماڵەوانێ 2 سەعات بوو، سەعاتێکیم بڵاو کردەوە، سەعاتێکیم هەر لاماوە. یەکێ لە قسەکانی خۆی ئەوە بووتیە سەعاتێکی بڵاو کەرەوانێ سەعاتەکەی کەی با بمێنێ کە مردم ئەوسا خەڵق ێ بۆ ماڵەوە لە دەرگاتەیاڵێ و شریتەی کاک ئەحمەد بڵاوەکەیتەوە بێزەبت قسەکەشی ڕاز دەچوو. دووبارە سوپاس بۆ تۆ کاکە. زۆر زۆر سوپاس بۆ ئێوە کاک دەزاجان. ئەو کەریم خەمزەی باشە باش بۆ چێ ڕێتەوە ساش لە ئەگار لێ بوو بە ڤیدۆم هەیە بۆ بە ڤیدۆکەری ناوی Come on.